پرسی کۆنگرێنێتەوەی ینی بە درێژایی ساڵانی ڕابردوو ڕۆژەوێکی گەرم بۆ لە نێوان هێز زولانە سیاسەکەەوە بگرێ بەدەیان کۆبوونەوەی یەک لە دوایە کرا لە سە ئاستیا چارپارچە کوردستان بەڵام بەداخەوە نەتیجەیەکی وای نەبووکەوە جێگای دڵخۆشی بێتن بە قەنەعاتی من نەبەستنی کۆنگرێنێتەوە یاخود یەک ریزی هێزولانە سیاسەکانی کوردستانی لە چارپارچە کوردستان بە بڕوای من بەشێکی پەیوەندی بەوە هەیە دەوڵەتانی داگیرکەر ینی جۆرێک لە جۆرەکان دەستێوەردان لە مەسلەی کۆنگرێنێتەوەی کوردستان دەکەن چونکو دەوڵەتانی داگیرکەر باش ئەو ڕاستیە دەزانن ئەگەر هێز ویلایانی سیاسی لە چوارپارچەی کوردستان یەک ریز بن یەک دەنگ بن ئەمە بۆ خەتەریە بۆ بەرژەوەندەکانی ئەوان و لە هەمان کاتدا ینی با بڵێن نە ئەکتیڤی کۆنگرێنێتەوەی کوردستان ڕێوەبەرانی کۆنگرێنێتەوەی کوردستانیش ئەمەش خۆی لە خۆیدا ڕەخنەیەکە بۆ ئەم مەسەلەیە ئێمە دەبینیم بە درێژایی ساڵانی ڕابردوو هەتا وەکو ئێستا کە ڕەشلووسێک دیاری نەکراوە هێزولانە سیاسەکان با بڵێن متتەفق بن لەسەری و ئەمڕۆ دەبینی لە خوێندنەوەی پرسی داگیرکاری لە بەرامبەر تورکیا و ئیران و سووریا و پرس کێشەکانی هەرێم و بەغداش گوتاری جیاواز دەبین ئەمە لە ئەنجامی ئەوەیەکەوە ئێمە دیدگا و کێڕوانینێکی ڕوونمانە لە بۆ پرسی دەتەوەیەکانمان لەسەر ئاسی کوردستاندا ئەمم دەمێ ئەو ڕاستێ باز بکەم تاوەکو ئێستاکە کۆنگرێنێتەوەی کوردستان لەسەر ئاستی سەرکردایەتی حیزبەکان خەباتی کردووە نەپڕژاوەتە ناو شەقام و گەل ئەمڕۆ پرسیار لە خەڵک بکەن ڕەنگە زۆر خەڵکی بتن بە ئاشنا نەبێ بە کۆنگرێنێتەوەی کوردستان ئەنی خەڵکی ئاسایی پێویستە لەمە بە دواوە کۆنگرێنێتەوەی کوردستان و لە دوای کۆنگرەی دواییان کە بەسترایە پێویستە بێنە ناوگەل و گەل ببێتە ئەوەی کەوا ئیرادەی خۆی فەرز بکە بەسەر هێزولانە سیاسەکەواتە داواکاری گەل جێبەجێ بکرێتن ئێمڕۆ خۆشبەختانە لە کۆمەلگای کوردیدا خەڵک گەل با بڵێن کێشەیەکی نیە لە پرسێنێتەوەکان هەمومان هاوڕان لەگە یەکتری بەڵام ئەوی کە کێشەی هەیە هێزولانە سیاسەکانن هاوڕانین لە پرسێنێتەوەکان کە بەشێکی پەیوەندی بە مەسەلەی داگیرکاری و بەشێکیش پەیوەندی بە بەرژەوەندەکانی حیزبەکان هەیە لە ناو خودی کۆنگرێنێتەوەی کوردستاندا بە بابەتی کۆنگرێنێتەوەی کە خۆی لە خیتابی زۆربەی حیزبەکان هەیە لەو پەڕی چەپ تا ئەو پەڕی ڕاستڕە و ئەوە هەیە دەگوتری ئێمە بتوانین کۆنگرەیەکی نێتەوەی ببەستین و بۆی خیتابێکی گشتگیر یان هاو خیتابین لە ئەو بابەتە استراتیژیانی ڕەبتی بە قەزای ڕزگاری نیشتیمانی و بابەتی نەتەوەی هەیە پێم وایە ئەوەی کە لە ماوەی ڕابردوو هەوڵی بۆ درا و نەوعەما نەگەیشت بە نەتیزە لە نەتیزەی کۆمەڵێک بەرژەوەندی حیزبیە دابەشکاریەک هەیە لە خیتابەکان ئەوەی کە دەگوترێت لە ڕووکەشدا شتێکە و لە ناوەڕۆکدا بابەتێکی دیکەیە بەڵام ئەوەی ئێمە ملاحەزەمان کردووە ئەوەی کە ڕێگرە لە بەردەم دروستبوونی کۆنگرەی نەتەوەی یان کۆکردنەوەی لایەنە کوردستانیەکانی چوارپارچە لەژێر چەترێک لەژێر چەتری خیتابی نیشتیمانی تەسەوڕەکەم زیاتر ئەو ئەحزابانن کە چۆن بڵێ ئەحزابی ڕەسلمالن ئەحزابی دینین ئەوەی ئێمە متابعەمان کردووە حیزبە چەپەکان لە ماوەی ڕابردوو کۆنگرەیان کۆربەندێکیان بەستا جۆرێک لە پلاتفۆرم بوو مناقەشەی چەپەکان لە نەتیجە چەپەکان باوەڕیان بە حەقی تەقریری مەسیری گەلانی ناوچەکە هەیە پێشیان وایە دەبێت گەلی کوردیش لە چوارچێوەی هەموو گەلانی ئەو ناوچەیە دەوڵەتێکی هەبی لەژێر دەوڵەت و حکومڕانی خۆی بتوانی تحقیقی مافەکانی بکە بۆیە ئەوە گرنگەکە ئەوەیە ئێستا خۆی ئێمە بە باوەڕبوون بە قەزینێتەوەایەتی پێمان وایە دەکرێت ئەوە هەنگاوی خێرای بۆ بندرێ ئەوەی ئەمڕۆژ بەشەکە لەوەی دەمانەوێت جێ دروست بێ ینی بارودۆخی بێت ینی بڕەخسێنین بۆی بتوانین لایەنەکان مناقەشە بکەن خلافەکان یەکتر سڕینەوە یەکتر قبول نەکردەوە بەلاوە بنین بابەتی گرنگترەوەی ئێمە بتوانین هەمومان لەژێر چەتری کۆنگرەی نەتەوەی خیتابی نیشتیمانی کۆبینەوە ئەو گەلە کۆمی لەسەر گەلی ئێمەیە لە باشوور لە باکوور لە خۆرهەڵات لە ڕۆژاوە لە نەتیجە ملەتی ئێمە قوربانی دەری هەموو ئەو ناکۆچی ململانی زلهێزەکانی دنیاە قوربانی ئەو بەرژەوەندی دەوڵەتانی سەرمایەدار دەوڵەتانی تەماحکار ئەوانی احتیکاری ناوچەکەیان کردیوە لە سەربەت و سامان جا بۆیە ئێمە چەند زوو
بەتەنگ بابەتەکەەوە بچین بۆی بتوانین هەمومان کۆ بینەوە لە ژێر چەترێک و استراتیژێکی معقول و ینی چۆن بڵێ دوورمەوەدا دیاری بکەین لە پێناوی ئەوەی ئێمە چیتر نەبینە تەلاعوبمان پێ نەکرێ بەدەستی زلهێزانی دنیا ئەوانەی کە تەمەعیان لە نەناوچەکە